ئەمە زیاتر بێ پرسەی گوتوبێژ بکەن بە میێڤانداریە دکتۆر بەهروز جەعفەر سەرۆکێ پەیمانگەها مێدیتریانە ji bo lêkolînên herêmî ji Silêmaniyê lêgel me دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە وەکە دبینین داوی داخوایانیە ئەپیکۆر جدا ji demên çûyî gejbîniyek pêve diyare berdevkê bixwe dibêje em gejbînî ku gotûbêjin di navbera Biden û Sûdaniyên duzbe de bû careka din şandina nefta Herêma Kurdistanê hûn li ser van hewlan çi dibêjin سپاس بۆ ئەم دەرفەتە ساڵێک و یەک مانگ نزیکەی سیانزە مانگ تێئەپەڕێ بەسەر ڕاگرتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستاندا هەرێمی کوردستان 52 بلۆکی نەوتی هەیە تاوەکو ئێستا لە 12 بلۆکدا ئۆپەرێشن و وەبەرهێنان کراوە لە ماوەکانی ڕابردووە سەر و 58 کۆمپانیای فرەڕەگەزی بواری نەوت لە ئاستی نێودوڵەتیا لە هەرێمی کوردستان ئیشان کردووە ئێستا لە چوارچێوەی ئەپیکۆرا دەبینین تەنها 8 کۆمپانیا ماونەتەوە لە هەرێمی کوردستان ئەم سیانزە مانگە کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە وەکو ئەپیکۆر باسی دەکات 14 ملیار و نیو بەر زیان بەر ئابووری عێراق کەوتووە لە واقعدا عێراق وای نابینێ کە زیانی ئابووری بەر عێراق کەوتبێ ئەگەر تۆ مقارنەی بکەی بە وڵاتێکی گرنگ و گەورەی وەکو تورکیا یەدەکی مرکزی لە بانقی مرکزی تورکیا ئێستا نزیکەی 19 ملیار دلارە بەڵام عێراق سەر و 120 ملیار دلار یەدەکی دۆلاری هەیە لە بانقی ناوەندەکەی خۆیدا عێراق وای دەبینێ کە پابەندە بە بڕیاری ئۆپیک پلەسەوە بۆ کەمکردنەوەی خستنە بازاری نەوت چکە خۆتە زانی نەوتیش وەکو وەرکاڵایەکی تر عەرز و تەڵەبە لە ئیقتسادا ئۆپیک بڕیاری داوە 2 ساڵە نەوت کەمتر بخاتە بازارەوە بۆی نرخی نەوت سەقامگیر بێ و نرخەکەی بە بەرزی بمێنێتەوە عێراقیش پابەندە بەم بڕیارەوە 650,000 بەرمیل نەوت کەمتر بخاتە بازارەوە ئۆکەی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگردووە 450,000 بەرمیل نەوت کەمتر بەردەوامی ڕاگرتنی نەوتی هەرێمی کوردستان پابەندبوونی خۆی بە ڕێکەوتنی ئۆپێک پلاس جێبەجێ دەکاتن بەو ڕاگرتنە کەواتە ئەگەر وا بێ ڕێکەوتنەکە بەردەوامە ڕێکەوتنی ئۆپێک پلاس ساڵانە درێژ دەکرێتەوە مەسیری ناوتی کوردستان چی دەبێت یەک ساڵ پێش ئێستا لەم کورسیە یەک ساڵ پێش ئێستا لەم کورسیە دانیشتوو بووم خاتوونێک مقابلەیەکردم هەمان قسەم کرد بەڵام ئێستا واقعەکە تەواو ڕوون بۆتەوە بە پراکتیکی چووکە بۆچی بە تەواو بە پراکتیکی ئەم ڕاستیە ڕوون بۆتەوە چووکە تورکیا لە ئۆکتۆبەری ساڵی 2023ەوە نزیکەی 6 مانگ پێش ئێستا ڕایگەیاندووە هیچ شەشەیەکی نەماوە لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە چکە تورکیاش زەرمەندی یەکەمە لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە چکە بە بۆڕێکەی ئەوە ئاڕات خۆ ئەوش دەوڵەتە و بۆڕێکی ڕاکێشاوە نزیکەی 650 کیلۆمەتر بەناو خاکی تورکیایە و بۆڕێ لە ساڵی هەفتاکانەوە بەناو خاکی تورکیایە تورکیا خۆی بینای کردو خۆ بۆ بینای نەکردو هەوای پێدا بڕوە بۆ ئەوەی بینا کردووە باجی لەسەر وەربگرێت حەقی خۆشێتی هەرێمی کوردستانی ژۆک و خۆتانە بینن بەردەوام داواکات یان خواستی ئەوەی هەیە یان حەزی ئەوەیە کە نەوتی کوردستان هەناردە بکرێتەوە کۆمپانیا تورکیەکە کۆمپانیاکانی نەو بە وەرهێنانیش لە هەرێمی کوردستان وەکو لە بەیاننامەکەی ئەم شەو بۆ من هات خۆیان ناردویانە جەخت لەوە ئەکەنەوە کە ئەگەر گەشتبینیش نەبن هیواخوازن کە ئەم سەردانەی بەڕێز سوودانی بۆ ئەمریکا وا بکات نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە چکە بای 10 ملیار دۆلارەوان ئیستثماراتیان لە هەرێمی کوردستانیان منزمنیە کۆمپانیا ئەمریکیەکان 300 ملیۆن دلار ئیستثماریان لە مەجای نەوتی هەرێمی کوردستانایە و ئارۆزیەوەکەن بیگەنن بە ئاستی زیاتریش ئەواتە ئەوەی کەماوە تۆتەنا حکوومەتی عێراقا کە خوازیار نییە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە لەبەر دوو سەبەبێکیان ئەوە بوو کە باسم کرد عێراق خۆی پابەند کردووە بە بڕیاری ئۆپیک پلەسەوە بۆی نەوت کەمتر بنێرێتە دەرەوە تا لە ئاستی عالەمیان نرخی نەوت بە بەرزی بمێنێتەوە ئەگەر ئەو نەوتە هەرێمی کوردستان هەناردە بکاتەوە کەواتە بێ لە نەوتی بەسرە و ناوەڕاستی عێراق کەمتر بکاتەوە بۆ هەناردەکردنەوە بەرهێنان جگە لەوەش دەستی دەرەکیش کەمی نەکردووە بە عێراق ئەو بلۆک بەندیە جیهانی و قلیمەی کە لە ناوچەکەی هەیە ئەم ڕۆژانە ئەیبینن بە تایبەتی رووسیا و ئێران حەز ناکەن نەوت و غاز بەرەو خۆر ئاوا و بەرەو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بڕات ئەمریکا لە مانگی ڕابردووە 15 ملیۆن بەرمیل نەوتی لە عێراق کڕیوە یان 15 ملیۆن بەرمیل نەوتی عێراق بەرەو ئەمریکا ڕۆشتووە ئەمریکا هاوردەی کردووە بۆ خۆی تا ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت غازی سروشتیش کە بزوێنەری ئێستای بابەتی پەیوەندێنە و دەوڵەتێکانە بابەتێکی گرنگە کە
هەرێمی کوردستان یەدەشێکی بەرچاوی غازی سروشتیە عێراقی ژەدەکەی بەرز کردوتەوە بۆیە ئێران و رووسیا حەز ناکەن غاز و نەوتی عێراق بچێ بەرەو ژوور بەرەو خۆراوە حەزەکەن نرخی نەوت ئاوا بە بەرزی بمێنێتەوە و لە ژێر سمێڵەوە گاڵتە بەو قەیرانی وزەیە بکەن کە ئەوروپا و ئەمریکا تووشی بوون. دکتۆر ئەگەر وا بمێنێتەوە ئەگەر باسی ئەپیکۆر بکەینەوە گەشتبین بوو تۆوتت بەلکی هیوا ئەگەر گەشتبینیش نەبێ هیوایەک هەبێتن هەناردە بکرێتەوە ئەگەر ئەو هیوایەش ئەنجامێکمان نەگەینێ نەوتەکە هەناردە نەکرێتەوە چ کارتێکی دیکە لە دەست ئەپیکۆردا هەیە کۆمپانیەکاندا هەیە بتوانێت بەکاربێنێ پێشتر داوای لە بایدن کردووە کە لە کوبناوەکاندا ئیدارای بایدن کردووە لە کوبناوەکاندا لەسەر ئەمەش ڕابواستن هەوڵێک بدەن گوشار دروست بکەن هەناردە بکرێتەوە نەوت چونکە بەشێکی زۆری کۆمپانیەکانی وابەرهێنان دەکەن لە نەوتی کوردستاندا کردویانە کۆمپانیای ئەمریکین. بەڵێ ئوستاز لەم سەردانەی دواییدا کە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاک مەسرور بەرزانی سەردانی ئەمریکای کرد نازانم دەنگی من دەگاتە لاتان بەڵێ بەلێ دگەها کەرەم کە بەردەوام بە دگەها لەم سەردانەی دواییدا کە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاک مەسرور بەرزانی سەردانی ئەمریکای کرد لە کۆشکی سپیەوە بەرەو خوار هەموو تینگتانکەکان میدیاکان پەنتاگۆن وەزارەتی دەرەوە خەزیێنەی ئەمریکا یعنی کەسایەتە گرنگەکان لۆبیستەکان کۆنگرێس ئەنجومەنی مەجلیسی شیوخ بڵێن هەموو ئەوانە گفتوگویان لەگەڵ کراوە لۆبیستێکی زۆریش لەسەر ئەوەکە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە و بەم سەردانەی دواییشدا کە ئەمڕۆ بەڕێز سوودانی سەردانی ئەمریکای کردووە دەرەکەوێت ئەو سەردانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاریگەری گەورەی خۆیە بووە لە ژێر پەردەوە ئێستا فشارێکی گەورە لەسەر عێراقەیە کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکاتەوە ئەمە ئومێد و هیواکەیە کە ئەپیکۆر ئەم شەوە ئەم ێوارەیان بەیان نامەیان دەرکردووە نەمدەمەوە بەیانیە گەشتۆ دەستی میدیاکان ئەمە ئەو ئومێدەیە کە ئەوان ئومێدی لەسەر دەخوازن ئەو سەردانەی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کە بۆ ئەمریکایان کردووە چونکە بە جۆرەی سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراقیش بێت چەندانگایەکی گرنگی ناوە کێشەی موچەی هەرێمی کوردستانی ئەگەر بۆ چەند مانگێکیش بێت چارەسەر کرد هەنگاوێکی دڵخۆشکەرانەی نابۆ نزیک بوونەوە لە هەرێمی کوردستان هەر بە داوەتنامەی فەرمی و داواکاری فەرمی سەرۆکوەزیران کاردیناڵ لویس ساکۆ گەڕاوەتەوە بەغدا کە ئەمە نیگەرانێکی زۆری لەلایەن خۆراوایەکانەوە دروست کردبوو کە تایبەتە بە پرسی مەسیحیەکان و پرسی کەمینەکان هەر لە میانەی ئەوەدا وتارێکی نووسیەوە بەڕێز سوودانی خۆی لە گۆڤاری فۆرن ئەفایرس بۆ ئەوەی کە نیەتی خۆی نیشانەدات معالەجە یان مامەڵەیەکی دروستتر لەگەڵ و گروپە چەکدارانەی لە دەرەوەی هێزی دەوڵەتن بکات هەموو ئەم هەنگاوانە ئیشارەتن بەوەی کە قسە لەسەر نەوت و هەناردەکردنی نەوت و غازی هەرێمی کوردستانیش بەرەو دەرەوە ئەکرێت لە ئەمریکا بۆیە ئەو پیکۆر لەوێدا هیواخوازەکە ئەم سەردانەی هەرێمی سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز سوودانی کە 15 مانگ لەلایەن بەڕێز سەرۆک بایدنەوە لە ئۆڤەڵ ئۆفیس پێشوازی لێ ئەکرێت ئەمە ئەکید کاریگەری دەبێت لەسەر پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و چونکە ئەم بابەتە بەلای ئیدارەی ئەمریکا و بابەتێکی گرنگە 400 بۆ 450 هزار بەرمیل نەوتی هەرێمی کوردستان کە هەناردە ناکرێت ماوەی ساڵێکە بۆ دەرەوەی بۆ بازاڕەکانی وزەی جیهانی کاریگەری لەسەر نرخی وزە دروست کردووە جگەلەوەش غازی سروشتیش لە ئارادایە کە عێراق دەستی داوەتە ئەم پرسە بابەتی ڕنیۆبڵ ئینەرژی وزە نیۆبۆکان هەیە بابەتی هایدرۆجینی سەوزەیە یعنی کۆمەڵێ پرس هەن کە تایبەتن بە پرسی وزەوە ئەکرێت دواتر ئەوانە بابەتی دیکە بێن نارا و گفتوگۆی لەسەر بکرێت. بەێ دکتۆر بە هەندێک لەسەر نرخێن جیهانی نەفتێژی ڕابواستین لە ناوچەیەکەوە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دیارە ئاگرەکەی وا گۆڕتر دەبێتن بە هەراشەکانی ئێران لە ئیسرائیل و وەڵام دانەوەی ئیسرائیل بۆ هەراشەکان بازار لە قەلەقیدان لە دڕاوکێدان ئێستا بازارە جیهانیەکان ئێوە چی پێشبینی دەکەن لەم ڕەوشەدا بوو نرخەکان بە تایبەت کە کردوێتی ئەم دوا مامەڵەکان نرخ بەرز بێتەوە بەڵام بەرزیەکی ڕێژەیش بوو. ئێمە لە پەیمانگەی خۆمان پەیمانگەی مێدیترۆنێن بۆ دیراساتی ئیقلیمی لە ماوەی 5 بۆ 6 ساڵی ڕابردووە هەر بە لەوحە دیاریمان کردووە 11 هۆکارمان دیاری کردووە کە بەردەوام ئەبنە هۆی بەرزی و نەزمی نرخی نەوت لێرەدا بە کورتی باسی لە 2 بۆ 3 هۆکاریانەکەین یا فاکتەرێکیانەکەین.
فاکتەرێکیان بە تایبەتی بریتە لە فاکتەری چین کە خۆتان نزانن چین گەورەترین مستەهلیک و بەکاربەری نەوتە لە ئاستی عالەمە. لە کاتی کۆرۆنایە نرخی نەوت بۆ گەیشتە ئاستی سفر لەبەرەوەی چین هەموو کارگە و مەعمەل و مەسنەعەکانی داخست لە 400 بۆ 500 ملیۆن بەرمیل نەوتەوە هاتە سەرەوەی سفر بەکاربهێنێت لەبەرەوە نرخی نەوت تا ئاستێکی زۆر تا ئاستی سفر هات. فاکتەری چین ڕۆلی هەیە تا چین هەر جم و جۆڵێک بکاتیان چین ئاستی و بەرهێنانی ئاستی پیشەسازی چین ئەمە ڕۆلی گرنگیە چکە خۆتان نزانن تا ئێستا نزیکەی 56 بۆ 60% وزە لە گۆی زەویدا یاستەر وزە سەرچاوی جوڵەیە بە پێی فیزیا بە پێی زانستی فیزیا گەر وزە نەمێنێ جوڵە نامێنێ. ئەنجان 56 بۆ 60% وزە پشت بە نەوت و غازی سروشتی بە تایبەتیە بەستێت تیارە لە ئاسمان کەشتی لە دەریا سیارە لە زەوی مەعمەل مانیفاکتۆر مەسنع هەموو ئەمانە بە وزەی شەکەن بە نەوت و غازی شەکەن. ڕاستە ئێستا پرسی ژینگەی پاک و وزەی پاکاتۆتارەوە فاکتەری چین فاکتەرێک کە زۆر گرنگە و ئانەکیە ئێستا باسی بکەم بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت با پەیوەندی ڕاستەوخۆی بڕژڵاتی ناوەڕاستەوەی فاکتەری گەروی هورمزە بەڕاستی چکە گەروی هورمز 5 لەسەر 1 یان 20% نەوت و غازی جیهان یان نەوتی جیهان بە گەروی هورمزە دێت و ئەڕوات بە دەریای سوور و ئەچێتە دەریای سووریا لە گەروی هورمزەوە چێتە بەحری عەرەب و بۆ خوارەوەی جنوبی ئاسیا ئەڕوات. ئێستا ئەمڕۆ ئەم دقیقەیە گەروی هورمز کەوتۆتە ژێر مەترسیەوە سەعاتێ پێش ئێستا کەشتێکی پەریتانی پەلامار درراوە لە نێرانیەکانەوە هەر کاتێک گەێران گەروی هورمز قەتع بکات نرخی وزە لە جیهانە بەرزە بێتەوە چکە هەر لە گەروی هورمز فوجەیرە هەیە کە گەورەترین بینا و مامەڵەی سات و سەودای نەوتی پێوەکرێت لەسەر ئاستی جیهانە. اینجا ئەم پرسانەی دەریای سوور بە هەمان شێوە چنە سوارچێ ئەمەوە مەبەستم ئەم فاکتەری دووەمە فاکتەری ڕێڕەوە ئاویەکانە کە ڕاستەوخۆ خاڵێک کە لێرەدا گرنگترە من باسی بکەم ئەوەیە بابەتەکە هەر نەوت و غاز نییە بابەتەکە هەر ئینەرژی نییە یان زۆر جار ئێمە باسی لە نەوت و غاز دەکرێت بۆ هەرێمی کوردستانیش هەر ئەوە نییە ئێمە پرسی کورد لە چاڵێک نەوت و بۆ ڕێکات کورد بکەینەوە نەوتەکە هەناردە دەکرێت یان ناکرێت بابەتەکە ڕاستەوخۆ پرسی وزە ڕاستەوخۆ پەیوەستە بە ئاسایشی هەرێمایەتی و سەکیۆرتیەوە لە ناوچەکەدا کە پرسی ئاسایشی لە ناوچەکەدا کردۆتەوە پرسێکی گرنگ هەر کاتێک تەسعیدێک ڕوەدات هەم پرسی ئاسایشەکەوێتە ژێر پرسیارەوە و هەم نرخی نەوتیش بەرزە بێتەوە. بله سەرۆکی پەیمانگەها مێدیتریانەیە لێکولینên هەرێمی دکتۆر بەهرۆز جعفەر ji Silêmaniyê lê gelme bûyî gelek spas bûye dem baş.